سوپاس بۆ خۆی پەروەردگار کە یارمەتی داین وەکو خزمەتکارانی منداڵانی بێباوەک کە مانگانە بەبێ دواکەوتن موچە بەسەریاندا دابەش دەکەین و سوپاس بۆ خۆی گەورە ئەم مانگەش کە مانگی سێ ئەمڕۆ کە سی هەڵسان بە دابەشکردنی موچە لە تەواوی نووسینگەکانمان لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ کە سوپاس بۆ خۆی گەورە 1032 منداڵی بێباوەک خێزانی بێباوکمان هاوکاری کردیە بە بڕی 112 ملیۆن و 330 هزار دینار دیارە ئەم موچێ هەموو مانگانە بەبێ دواکەوتن و کەفالەت کراون لەلایەن خێرخوازانی هەرێمی کوردستان. من لێرەوە دەمە سوپاسی خێرخوازان بکەم بڵێمە خێرخوازان کە مانگانە هۆڵەکانمان ئاوا دەبینن ژیانی هێتیمان بەردەوامە ژیانی خێزانی بێباوەکان بەردەوامە لێرە دوعای خێریان بۆ دەکەین کە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەنا وەکافیل اليەتیمی کاتین فی الجەنە پێیان دەڵێن بەخێوکەری یەتیم سەرپەرشتیاری یەتیم کافیلی یەتیم لە بەهاش لەگە پێغەمبەری خودای ئەوایە لێرە پێتان دەڵێن ئینشاءالله بەدەستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەوزی کەوسەر ئاوی کەوسەر دەخۆنەوە کە دڵی هەزاران خێزانی بێباوەک خۆش دەکەن.